نهێنی سەردانی محەممەد شیع سوودانی بۆ کوردستان. سوودانی لە نێوان نوێژێکی ئۆپۆزۆسیۆن و جاوەتێکی دەسەڵاتدا. نیوەڕووی دوێنێ محەممەد شیع سوودانی سەرۆکی ڕەوتی یەککورسی پەرلەمان و دژبەری سەرسەختی نووری مالیکی بە پەلەو بۆ گرنگتیکردنی ئەجێندایەکی تایبەت خۆی گەیاندە پایتەختی هەرێمی کوردستان. هەرچەندە ئۆپۆزۆسیۆن و شرۆڤەکارەکانیان دەڵێن سوودانی بە مەبەستی یەکخستنی هێزە ناکۆکەکانی هەرێم بۆ پێکهێنانی حکوومەت و شرۆڤەکارەکانی نزیک لە پارتیش دەڵێن بۆ مەبەستی کۆتایی پێهێنانی ناکۆکیەکانی نێوان هەردوو حکوومەت هاتبوو، بەڵام تیوار لە ڕێگەی چەند سەرچاوەیەکی باڵا و ئاگادار زانیویەتی ترسی گوشارەکانی مالیکی سوودانی گەیاندە هەولێر. زانیاریەکانی تیوار پشتڕاستیەوە دەکەنەوە کە سوودانی لە کۆبوونەوەی لەگەڵ بارزانی گوتوویەتی لە بەغدا هەوڵێکی جددی هەیە کە چەند مانگ بەر لە ئەنجامدانی هەڵبژاردن حکوومەتە بنکە فراوانەکە لە کار بخرێت و لە شوێنیە و حکوومەتێکی بەپەلەی ڕاگوزەر شوێنی بگرێتەوە. هەر بۆیە داوای یەکەمی سوودانی بەدەستێنانی پارتی و بارزانی و دواتر یەکێتیە کە جارێ نازانرێت ئەوەی بۆی هاتبوو دەستی کەوتووە یاخود نا. ترسی هەرسپێهێنانی کابینەکەی ڕووخان و لە ناوبرزنی پلانی بەشداری سوودانی وەکو جەمسەرێکی خزمەتکار و کاریگەر لە هەڵبژاردنەکان، هەروەها وەکو جەمسەرێکی دژە نووری مالیکی و هادی عامری، محەممەد شیع سوودانی پەلکێشی سەر مێزی گفتوگۆی هەولێر کرد. بۆ زیاتر شاردنەوەی ئەم پلانەش سەردانێکی بەپەلە و نیوکاتژمێری لایە نەبراوەکانی هەڵبژاردننی کوردستانی کرد و داوایەکی شێوە دۆستانەی لێکردن کە زوو بکەن لە پێکهێنانی کابینەکە. کێبڕکێ و خۆڵی یەکبادان و پلاندانان بۆ نەهێشتنی بەشداری یەکتر لە بەغداد تا بێت بەهێزتر دەبێت و خوڵایی ململانێکەش بە تایبەت دەکەوێتە نێو ئەو لایەنانەی کە هەمانەم حکوومەتیان پێکێناوە و ناویان لە خۆیان ناوە چوارچێوەی هەماهەنگی. تەماعی پۆست و دابەشکاری پێگە هەستیارەکانی وەک سەرۆکی ئەنجومەنی وەزیران، سەرۆکی دەستگای یاسایشی نیشتمانی، پارێزگاری بەغداد و هەموو ئەو پێگانەی کە دەتوانرێت گرنتی 4 ساڵی مانەوەی داهاتووی هەر هێزێکی شیعی بێت گەیشتووە بەوەی کە مالیکی و عامری بە پلانێک و خەزعەلی و سوودانی بە پلانێکی تر سەنگەر لە یەکدی بگرن و چاو ببڕناوەی کە کەی دەتوانن کۆتایی بە سەردەمی زێڕینی سوودانی بهێنن. سوودانی لە دانیشتنی لەگەڵ بارزانی و تاڵەبانی بە ئاشکرا گوتوویەتی ئەوان هەم دژی شکست پێهێنانی حکوومەت و دژی دەستکاریکردنی یاسای هەڵبژاردنەکانن. هەروەها گوتوویەتی لە ئێستادا و لەو دۆخە هەستیارەدا تەنها ئەوە دەتوانێت هاوسەنگی لە نێوان ئێران و ئەمریکا و گروپە میلیشیەکان لەلایەک و کورد و سونە و تورکیا لەلایەکی دیکەوە ڕابگرێت. بۆیە ئەگەر ئەو حکوومەتە بەو جۆرە شکست بهێنێت کەس بە قازانجلەی دەرناچێت و هەمووان زەرەر دەکەن و پریشکی ئاگرەکەیان بەردەکەوێت. جارێ نازانرێت گرەوەکەی سوودانی سەر دەگرێت و دەتوانێت کورد بە هەردوو باڵەکەیەوە بەلای خۆیدا ڕابکێشێت یاخود نا، بەڵام کۆمەڵێک کارتی گوشاری کاتیشی لەدەستدایە لە نمونەی موچە و بودجە و سەرژمێری گشتی کە دەتوانێت بە ئاسانی بەرامبەر کورد بەکاریان بهێنێت.